تەنها بۆ بێدەنگی ئەم خەڵکە دەرحەق بەم هەموو زوڵم و ستەمەی کە ئەکرێ ئەڵێم چیان نەکرد هەر وەستاوین دۆشداما و واقوڕماوین مەتەڵێکە کوێرین و خاوەنی چاوین ڕێەکەین و قاچشکاوین خاوەندەست و دەست بەسراوین پرسیارەکەم ئەگەر هەین و ئەگەر ماوین کێ دیوێتی تا ئەم ساتە لەسەر ئەم زەمینە ژیاوین بێدەنگ بین و قسەش بکەین هەر کوژراوین گەر بێینەگۆ دەمداخرا و زمان بڕاوین داوای حەقکەین زیندانین و لە نێو زیندان دانراوین گەر بەدەم بێت هەموو تۆفان و لێشاوین هەتا دوێنێ لە ناو خەڵک بوون ئەمڕۆوە دەڵێن کڕاوین لە پێشووتر تا هەنووکە کورد کە لەگەڵ مێژوو بووە دەڵێن خاوەن شێخ مەحموود و قازی و سەلاحەدین بووە بیرکەینەوە هۆشیارانە نەک وەک دەبەنگ وتویانە فارس بۆ دەنگ و تورک بۆ ڕەنگ و کوردیش بۆ جەنگ خڕبنەوە و بیرکەینەوە بابیین لە تەرازوو سەنگ چییە بینن لە وڵات و دەور و بەرە تاچی کوردم ئێستاکانە شێری ماڵ و ڕێوی دەرە چارەنووسی خۆی و ماڵ و مناڵەکەی لێی بپرسیت هیچ نازانێ و بێخەبەرە وڵاتی قەزا و قەدەرە پرسیارەکەم بە ئاماژەی زۆر واڵاوە کێ لە ژیانی دڵنیایە تا ئەم خولەکەی هێناوە ئەما ناڵێم دەبڵێن نەبووە و ڕووی نەیاوە پشتیان قایم بە گەلە گورگ دەست بۆ شەرەف نەبراوە ڕۆژنامە نووسی بێتاوان شەهید نەبووە و نەکوژراوە مامۆستای ئاینی ئێمە ڕیشیان نەسووتێنرا نابڵێن شەهید نەکراوە ڕۆڵەی خاک و نیشتیمانم لەناو ئیجە نەخنکاوە لە نوێترین دەستکەوتیانە ڕەنجی 12 ساڵ نەخوراوە دەبڵێن نەبووە و ڕووی نەیاوە ئەمە ئەڵێم لە کوێی دنیاە ڕوویاوە بۆ تووڕێی بەسکە گورجێک هێزی چەکدار جوڵێنراوە دەبڵێن نەبووە و ڕووی نەیاوە دەبڵێن نەبووە با بڵێم ئۆخەی خۆمان وامان کردووە لێیان کەس ناتوانێ بگرێیەکەی فێرکەران فێرمەکە کە فێرەکردن ئەبێت تێریانکەی هەتا ئێرە ئەوها بووە ئەوەی ڕوویدا بوو بە مێژوو تازە چووە بەس پێم بڵێن لە شوێ مێژوو کورد هێندە بێغیرەت بووە ئیتر بەسە با بێنەگۆ دڵ و دەم و دەست و زمان خۆ خواردنەوەی بێغیرەتی ئیتر بابەست لێ بۆ هەمووان با لەمەودووە قەرەبوو بێت دژی ستەمی ڕابرد و وەرنە دەرێ با بێینەگۆ بەس بڵێین نا بۆ زاڵمان بابەست جیاواز بین لە مردوو بۆ ئازادی هەمووان سەربازی ئەم ڕێین ئێمە لێرەین تا بڵێین هەین دژی 100 زاڵم و دێوین کە دەژلێن خاوەنی چنگن گەر بێدەنگ بین کوا جیاوازی خۆ مردووەکانیش بێدەنگن